لەگەڵ لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان حتمما ئیشەکانمان بەیەکەوەیە وەکو وەزارەتی کشتتوکاڵیش بەڕاستی دەمانەوێت هەماهەنگی تەواوەتیمان بەیەکەوە هەبێ و ئەمە بەمانای ئەوە نایەت کە ئەو هەماهەنگیە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەوان نەتوانن کاری ڕقابی خۆیان بکەن بەعکسەوە دەرگای ئێمە هەمیشە واڵایە بەڵام ئێمە کۆمەڵێک کێشە و گرفت هەبوو بەڕاستی لەبەرەوەی کە بەشێک لەو پرۆژەیاسانی ئێستا لە پەرلەمانی کوردستان پێشکەش کراون خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە و چەنەزەری ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ وەرنەگیراوە ئێمە ئمڕۆ هاتین بۆ ئەوەی کە چەنەزەری خۆمانیان بدەینێ لە حاڵەتی ئەوەی کە بخرێتە بەرنامەی کار بۆ خوێندنەوەی دووەم و سێم و چەنەزەری وەزارەتی کشتتوکاڵیان بدەینێ بە تایبەتی یەکێک لەو پرۆژەیاسانی کە خوێندنەوەی بۆ کراوە لەسەر مەسەلەی عەلوەکانە لە هەرێمی کوردستان کە دەمانەوێت بە یەک سیستم هەمووی کار بکە و ئێمە تێبینی خۆمانمان هەبوو لەسەر شێوازی کارەکە و شێوازی ئیدارەدانی ئەو عەلوانە لەبەرەوە لە کۆبنەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەتمان قرارێکمان پەسەند کرد لە بەرمەبنای ئەو قرارە ئێمە ئەمڕۆ هاتین و چەنەزەری خۆمان داونەتی ئەگەر لە حاڵەتێکدام پرۆژەیاسایە خرایە بەرنامەی کار بۆ خوێندنەوەی دووەم ئەوە دەبێت متەنەزەری وەزارەتی کشتتوکاڵ بە نەزەری ئەتیبار وەربگرێت.